وەزیری بەرگری هۆڵەندا لە وەڵامی پرسیاری پەیامنەری کوردستان 24 ڕایگەیان سەبارەت بە دۆخی مرۆیی لە کەرتی غەزە نیگەران و داوا دەکەن هاوکاری مرۆیی بگەێنرێتە کەرتی غەزە. کیسا ئۆلگلێگرین ئاماژەی بۆشدا لەگەڵ ئەوەی ئیسرائیل مافی خۆیەتی بەرگری بکات، بەڵام دەبێت ڕێز لە یاسا نێودەوڵەتیەکانیش بگرێت. من زۆر نیگەرانم سەبارەت بە دۆخی مرۆیی لە غەزە. ئێمە لە سەرەتاوە هێرشەکانی حەماسمان ئیدانە کردوون با دڵنیاییەوە ئیسرائیل مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکات با پابەندبوون بە یاسا نێودەوڵەتیەکان. لە کاتێکدا دۆخی مرۆیی لە غەزە ئاڵۆزە، داوا لە ئیسرائیلەکەین ڕێز لە یاسا نێودەوڵەتیەکان بگرێت، گرنگە شەڕ ڕابگرێت و ڕێگە بدرێت هاوکاری مرۆیی بگاتە غەزە. لەگەڵ بەردەوامی شەڕی غەزە، شەڕی نێوان ئیسرائیل و حەماس، دکتۆر محەممەد شەناق شارەزای بواری سیاسی لە عمانەوە لەگەڵمانە بێ گفتوگویان بابەتەکەین. دکتۆر بەخێر بێ، خۆشحاڵ مەڕۆ لەگەڵمانیت. لێکەوتەکانی ئەم شەڕە، بەردەوامی ئەم شەڕە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەگشتی بۆ جیهان چیە بێ؟ زۆر سپاس بۆ ئێوە و بینەرانی کوردستان 24. من دکتۆر ئەحمەد شناقم بۆ ڕاستکردنەوە. بەڵێ، ڕاستیەکەی بابەتەکە حەماس و ئەوە نییە کە لە غەزە ڕوودەدات لە کوشتن و وێرانکردنی هەزاران نەخۆشخانە و ئەم سزایە بە کۆمەڵی کە بەرامبەر خەڵکی غەزە دەکرێت. هەزاران کەس ئێستاشی لەگەڵدا بێ لە ژێر داروبەردان. بابەتەکە بابەتی داگیرکاری و داگیرکردنە. ئەوە ئیسرائیلە کە خاکی غەزە و خاکی فەڵەستینیەکانی داگیر کردووە، ئەو خەڵکەی کە داوای ئازادی و مافی خۆی دەکات. ئەمە بابەتێکی هەنووکەیی نییە. 75 ساڵە ئەم پرسە لە ئارادایە، لایەنێکی داگیر کردو و دام بە مافی ڕەوای خەڵکی فەڵەستیندا نانێت. تەنانەت هیچ ئەرزشێک بۆ بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشدا نانێت. بینیمان کە چۆن ماوەی مانگێک پێش ئێستا سەرۆکی حکوومەتی ئیسرائیل نەخشەی ئیسرائیلی پیشانی ئەو کەسانەدا کە دانیشتبوون لەوێ بینیمان کارێکی کردکەواتە بابەتەکە پەیوەندی بۆەوە هەیە گەلێک داوای مافی خۆ دەکات لە بەرامبەر درێژترین داگیرکاری، یعنی باسی نزیکە 80 ساڵ دەکەین کە داگیر کراوە. ئەم پشتیوانی ئەمریکا و پێدانی هاریکاری بە داگیرکاری بە بەهانەی ئەوەی کە بەرگری لە خۆ دەکات بۆ کوشتنی ژن و منداڵ و خەڵکی مەدەنی و هەروەها گەمارۆدانێکی سەپێنرا و بەسەر خەڵکی غەزە و نەمانی پێداویستی پزیشکی و خواردن و مردنی منداڵانی تازە لەدایک بوو. ئەو هەموو نەخۆشخانەیە ئێستا تەواوی نەخۆشخانەکانی غەزە لە کار کەوتون. دوێنێ بینیمان کە چۆن موشەکەکانی ئیسرائیل دەسوونە نێو ژووری چاودێری سڕ و دەسوونە لای دکتۆرەکان، دەسوونە ژووری نەخۆشیەکانی دڵ. ئەمە هیچ پاساوێک بۆ ئەم کارە نییە، ئەمە تاوانی جەنگە، کارە ساتێکی مرۆییە. ئەم بارودۆخە ئەگەر بێت و بەردەوام بێت وا دەکات کە گەلانی ناوچەکە، جەماوەری ناوچەکە هەڵوێستێکی دیکەوە بگرن، بە تایبەتی دیدگایان بگۆڕێت بەرامبەر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها یاسا نێودەوڵەتیەکان و یاسا مرۆییەکان و ڕۆڵی ئەنجومەنی ئاسایش سەبارەت بە جێبەجێکردنی کارەکانیان. ئێمە ئێستا ئەمە خاڵێکی زۆر گرنگە. ئەم گەلە ئازادانە، ئەم گەلانەی کە ئێستا خەریکە هەڵوێست وەردەگرن لە نێو ئیسپانیا و فەڕەنسا و بەریتانیا دەبینین کە بە هەزاران کەس دێنە سەر جادە و هەروەها خۆپیشاندان دەکەن دژی حکوومەتەکانی خۆیان. کەواتە بابەتەکە لێکەوتەی دیکەی دەبێت بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ دکتۆر ئەحمەد، لە ماوەی ڕابردووە کۆنگرەی وڵاتانی عەرەبی ئیسلامی بەڕێوە چوو. لە کۆنگرەکەدا وڵاتانی عەرەبی ئیسلامی بەشدار بوو سەکردەکانیان باسییانەوە کرد کە بێم جەنگە ڕابگیرێ و دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان کە پایتەختەکەی قودس بێ دابمەزرێ. لەگەڵ ئەمەیە بۆچی ینی پەیوەندێکی ئابووری سیاسیش لەگەڵ ئیسرائیل لەلایەن دەوڵەتە عەرەبیەکانەوە هەیە، بۆچی هیچ کاریگەرێکی لەسەر ڕاوەستاندنی جەنگەکە لانی کەم لە هێورکردنەوەی بارودۆخەکەی غەزە نییە؟
ڕاستیەکەی ئەم لووتکە عەرەبیە ئیسلامیە کە ئەو هەموو وڵاتە عەرەبیەی تێدا بەشدار بوو نزیکەی بینیمان چەند وڵات بوو بە وڵاتە خۆرئاواییەکانی شەوە ئەمریکا و وڵاتانی دیکە بەڵام زۆر بەداخەوە بڕیارێکیان بەدەست نەبوو کەمترین شت کە بیکەن ڕاگررتنی ڕاستەوخۆی جەنگ و دابینکردنی ئاشتی و پارێزراویە بە خەڵکی فەڵەستین و خەڵکی غەزە ئەم جەنگە وێنەی نەبوو پێشتر لە مێژوودا ئێمە داوا دەکەم لە ڕێگەی ئێوەوە کە پێویستە وڵاتان هەڵوێستیان هەبێت ئێستا کاتی ئەوەیە قسە بکەن هەڵوێستیان هەبێت دەواازەی عەرەبی بکەنەوە لەگەڵ غەزەی عەرەبی سوتەمەنی ببن کارەبا دابین بکەن ئاو منداڵانی غەزە ئێستا منداڵان تازە لەدایک و پارێزراو نین تەندروست نین بارودۆخێکی مرۆیی زۆر کارە سەدبار لە ئارادا ئێمە هیوامان دەخواست کە ئەم لووتکە عەرەبیە ئیسلامیە هاوبەشی و بەرژەوەندی وڵاتانی جیهان لە بەرچاو بگرێت لە هەموو ناوچەیەکدا عەرەبەکان خۆیان جەنگیان ناوێت ئاشتیان دەوێت کەواتە پێویستە داوای ئاشتی بکەن بچین بۆ کۆنفرانسێکی نێودەوڵەتی و بە گوێرەی ئەو بڕیارانەی لە ئەنجومەنی ئاسایشەوە دەرچوون پێشتر لە کۆمەلگەی نێودەوڵەتی دکتۆر ئەحمەد دوێنێ وەزیرانی یەکێتی ئەوروپا کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا تەنیا ئیسپانیا ینی باسی لەوە کرد کە دەبێت ئەم جەنگە ڕابگیرێ و دۆخەکە ئاسایی بکرێتەوە سەرجەم وڵاتانی تری ئەوروپی لەگەڵاودا بوون کە جەنگ بەردەوام بێت ئەمە لێکەوتەی نابێت بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆچی وڵات عەرەبیەکانی هەڵوێستێکیان نییە و بۆچی ئەم داخوازەی یەکێتی ئەوروپا بەم شێوەیە بەرژەوەندی لە چیە ئەگەر جەنگ بەردەوام بێ ڕاستیەکە ئێمە بینیمان کە چۆن دوێنێ کە ئامینداری گشتی پەیوەندەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپا هەڵوێستێکی ئەرێنی هەبوو کاتێک باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کورد و دژی ئەو نێوەنچێتە بوو کە لە ناوچەکەدا هەیەەوە پێویستە ئەوروپا ئێستا دەست بە جم و زۆڵ بکات لە ئەنجومەنی ئاسایش و لە نەتەوەیەگرتوەکان پێویست بوو دەست پێشخەریەک لەلایەن ئەوانەوە هەبوایە لەلایەن وڵاتانی عەرەبیشەوە هەبوایە سەبارەت بەو بڕیارانەی لەوێ دەرچوون و پەیوەندیان لەگەڵ یەکێتی ئەوروپا هەبوایە بۆ بتوانن شارێک لەسەر ئەمریکا دروست بکەن و هەروە تەواوی ناوچەکانی هەرێمی و دەسەڵاتە هەرێمیەکان و وڵاتانە مەزنەکان و کاریگەریەکان کار بکەن بۆ ئۆستانی جەنگ لە کەرتی غەزە و کردنەوەی دەواازەکان لە کەرتی غەزە و دابینکردنی پارێزراوی بۆ خەڵکی فەڵەستین و چارەسەری دوو دەوڵەت بۆ ئەوەی گەلانی ناوچەکە هەمویان بە سەلامەتی و پارێزراوی بژین ناکرێت هەمیشە لە بەدوای تۆڵەکردنەوە و کوشتنەوە بین ئەم ناوچەیە ئاشتی دەوێت ئەم نەوانەی لەوێ دەژین ئاشتیان دەوێت زۆر باشە دکتۆر بەڵێ سوپاس بۆ دکتۆر ئەحمەد شەناق شارەزای بواری سیاسی لە ئەمانەوە لەگەڵ مامی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان